ڕووداوەکان چیمان پێ دەڵێن پێدراوە سیاسیەکان لێدوانەکان چیمان پێ دەڵێن گفتوگەیم پرس و باس بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکا محەممەد شۆڤەکاری سیاسی کاکەوە سڵاو لێبێ زۆر بەخێر بەخێراتی سەرچاو کاکاوە بە خوێندنەوەی تۆ ڕووداوەکان بەرەو چه ئاراستەیەکن زۆر سپاس من حەزەکەم سەرەتا سڵاو و ڕێز بۆ جانی پاچی کاک دکتۆر ڕەفیق سابیر شاعیر و نووسەری گەورەی کورد و هاوڕێمان بنێرم کە ئەمڕۆ بڕیارە بە خاک بەسپێرێ جانی شاد بێت لە ڕاستیدا ئەوەی کە پەیوەندی بە جەنجی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر بە ئێرانەوە هەیە ئێستا لە قۆناغێکی تردا من پێم وایە قۆناغی ئەو قۆناغی کە ئێستا لە دوای ئەو گەماروەیە کە ئەمریکا خستیە سەر هاوردە و هەناردەی ئێران لە گەروەکە کە ئەوان سەرەتا با بڵێن گەمارۆکە لەلایەن ئێرانەوە لە سەرگەروی هورمزدانرا بەڵام دواتر بیرلەوە کرایەوە کە چۆن بتوانرێت گوشارێکی زیاتر گوشارەکە زیاتر ئێران بگرێتەوە نەک با بڵێن بازاڕی وزەی دنیا ئەم گۆڕانکاریە وای کرد پێ دەچێت بە پێی خوێندنەوەکان بە پێی لێدوانەکانی بەرپرسانی ئەمریکا و ناوەندەکانی ئەمریکا پێ دەچێت گەیشتنەوە قەناعەتەی کە ئەمە وەکو ترەمپیش گوتی ئەمە ئازار بەخشترە بۆ ئێران لەوەی کە بە بۆمباران و بە شەڕی ڕاستەوخۆ بە ئاگرباران بەرامبەر بە ئێران بکرێ بۆیە جۆرێک لە بێمنەتی لە لێدوان و سیاسەتی ئەمریکا و هەتا حدێک ئیسرائیلیش تێبینی دەکرێت کە دەڵێن ئێمە کاتمان یعنی پەلەمان نییە کێشەمان نییە ئەمە ئێستا داواکارین کە ئێران ئەو داواکارینەی داومانێتە ئێران وازح و ڕوونن بە هیچ شێوە قوڵمان نییە یۆرانیۆم پیتاندنی یۆرانیۆم یان بێتە خاوەنی سەرچی ئەتۆمی ئێران ئەوە دەبێت ئەو داواکارێنەمان جێبەجێ بکات ئەوان بێمنەتن یا ئێران بێمنەتە هەندێک دەڵێن هەرەوەی کە وەفدی ئێرانی و توێتی دێنە پاکستان و ئامادەنی لەگەڵ وەفدی ئەمریکی دابنیشین تەنها پێشنیازەکانمان دەدەین بە پاکستان ئەم بۆ خۆی جۆرێکە لە بێمنەتی ئێران پێ دوای ئێران لە ینی لە پۆزیشنی بێمنەتیە لە شوێنێکی ئەوەیە کە بێمنەتانە قسە بکە بێگومان لە خۆتان دەزانن هەندێک شت هەیە لە جەنگ و بەشێکی پەیوەندی بە دیبلۆماسەتی میدیایی و ئەوانەوە هەیە یا هەندێک نمایش هەیە دەبێت لایەنەکان بۆ ئەوەی هێزی خۆیان نیشان بدەن ئەم زۆرە هەنگاوانە بنێن ینی ئەوەی کە پەیوەندی بە ئەو گەڕانەوەی عێراقچی هەیە لە ئیسلام ئابادەوە کە چووە بۆ مەسقەت بەڵام بڕیارە بچێتەوە ئیسلام ئاباد دەچێتەوە ئیسلام ئاباد لە ڕاستیدا ئەمە ڕەنگە نمایشێکی بێمنەتی بێ بەرامبەر بەو مێمنێتی گەورەی کە ئەمریکا دەینوێنێ بەڵام خۆی دەبێت خوێندنەوە بۆ دۆخەکە بکە ینی ئێران لە ڕووی با بڵێن ئەو توانیوێتی بەرگری بکات چونکە شەڕی ئێران شەڕی مانەوەی ڕژێمەکەیەتی هیچی تر نییە ینی داواکاریەکانی زیاتر با بڵێن داواکاری جەوهەرەکەی مانەوەیەتی لە بەرامبەر ئەو هێزە گەورەی ئەمریکا و ئیسرائیل ئەوەی تا ئێستا کردو بەڵام لە ڕاستیدا لە ڕووی ئابووری و لە ڕووی ئەمنی و لە ڕووی سیاسی و سەرکردەکانی زۆربەی لە دەستداوە بە ژێرخانی ئابووری و وزەی زۆر لە دەستداوە و لە پێشیشە و ئەو هەڕەشانەی ئەمریکاش دەیکاوە خۆتان دەزانن ئەم جارە جەنگ پێ بکاتەوە لەو لەحزەیە وەستا کە هەڕەشەی کرد و مۆڵەتی دا بە ئێران کە ئەگەر بێت و ئێران نێتە پێشەوە بۆ دانوستان و ڕێکەوتن نەکرێ من دەست بە بردومانکردن و لە ناوبردننی ژێرخانی وزە و ئابووری ئەمریکا ئێرانانی بە بڕای تۆ دەستی پێکرد ئەوە بوو بینیمان ینی یەکەم ڕۆژی جەنگەکە بۆ ئێران زۆر سەخت بوو کە ڕابەر و زۆرێک لە سەرکردەکانی لە ناوبرد ئەم خۆناغەش دەست پێ بکاتەوە یەکسەر بە لە ناوبردننی ژێرخانی وزە وەکووە ڕەشەی پێکرا بوو بێگومان لە هیواداری نەگاتەوە بەڵام پێدەچێ بگاتە ئەگەر بێت و ئێران هەر ئاوایانی من نەدات بەڵام من بە دووری نابینم ئێران هەوڵ بدا لە ینی با بڵێن حلێکی وەسەط بدۆزێتەوە ینی هەر ئەو با بڵێن پێداگریانەی پێشووی نەمێنێ وا پێدەچێ چوونی عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران بۆ مۆسکۆ پەیامێکی تێدا بێ ینی ئەوەی کە باس لەوە دەکرێت یۆرانیۆمی پێتێنراوی ئێران بگوازرێتەوە وڵاتی سێەم
کە ئەمریکا داوای کردو بۆ ئەمریکا بگوازرێتەوە تەبعاً ئێران قبوڵ نییە ڕەنگە لەسەر ئەوەی وڵاتی سێمیش باز دەکرێت مۆسکۆ دەمێکە باز دەکرێت کە ڕەنگە رووسیا بێ رووسیاش ئامادەی دەربڕیەوە بۆ ئەوی یۆرانیومی پێتێنراوەکەی ئێران کە 450 کیلۆ شتێکی ئاوایە وەری بگرێت بۆ ئەوەی ئەمە بابلێن یەکێک لە گرێت کوێرەکان بکاتەوە کە لە بینی ئێران و ئەمریکایەوە داخوازیێکی گرنگی ئەمریکا بەدی بێنێ کە مەسەلەی ئەتۆمیە. ئەوەی تریشان یەکێکتر لەو بێمنەتانەیە کە دەردەبڕدرێت کە پێم وایە ئەوەیە دەستپێکردنەوەی جەنگی ئیسرائیلە بەرامبەر بە حزبوڵای لوبنان. یعنی ئەوە خۆتان دەزانن ئەمە ئاگر بەست هەبوو لە بینی هەردوولاوە ترامپ سەرۆکی ئەمریکا گوتی درێژ کراوەتەوە بۆ سێ هەفتەی تر بەڵام ئێستا لە دوێنێەوە دەستی پێکردوێتەوە جەنگەکە لە بەرامبەر حزبوڵای لوبنان. ئەمە شاندی سانۆچکۆیەکێک لە داواکاریەکانی ئێران بۆ دەستپێکردنی دانوستانەوە بۆ ڕاگررتنی شەڕ بوو لە دژی حزبوڵا لە لوبنان. بەڵام ئێستا بەو پەڕی بێمنەتیەوە نەتەنیاهۆ دەستی پێکردوێتەوە بە شەڕەکە و ئەمە شاندیسانەوە بەهێزی کارتەکانی ئەمریکا و ئیسرائیل دەردەخات لەسەر ئەوە. بۆیە من بە تەسەوری خۆم دانیشتن ڕەنگە بکرێتەوە لە چەند ڕۆژی داهاتوودا ئێران ئامادەی دەربە بڕێدا بنیشن ینی ئەگەر ناڕاستە و خۆش بێت لە ڕێگەی پاکستانیەکان بەرپرسانی پاکستان دەست پێ بکرێتەوە بەڵام وەکو ئەوەی کە خۆشیان گوتین وەفدەکەیان بڕێ نەکردووە و ئەمریکا دەڵێ من هەر شتێکیان هەبوو من ئەوە چاوەڕێم بە تەلەفۆن دەتوان پەیوەندیمان پێوە بکەن داواکاریەکانی ئێمە ڕوونە. کاکەوە هاتنە دەرەوەی قالیباف هەندێک بە دوورخستنەوە دەڵێن ئەمە دوور خراوەتەوە هاتنە دەرەوە نییە لێکشانەوە نییە چ خوێندنەوەیەکت بۆی هەیە؟ لە ڕاستی دەرکێشە لە بینی ینی ڕاستە کۆماری ئیسلامی مەنزومەیەکی با بڵێن یەکگرتووە لە کۆمەڵی پرینسیپی عقائیدی و مەذهبی ئەوانە بەڵام لە ڕووی سیاسیەوە خۆمان ینی مێژووی ڕابردووی کۆماری ئیسلامی لە 1970 تا ئێستا گەر ببینین ئەبینین ینی بەڕاستی جیاوازی بیرڕا هەبووە ینی چەند جەمسەری بڕیار هەبووە چەند جەمسەری ینی سیاسەتی جیاجیا هەبووە مزاهراتی زۆر بەرپراوان کراوە خەڵکانی وەکو موسەوی وەکو خاتەمی تێڕوانینیان بۆ سیاستکردن بە تایبەتیەوەی پەیوەندی بە سیاسەتی دەرەوەیە زۆر جیاواز بووە. ئەمەی ئێستاش کە دەبیندرێ یەکێک لەو هۆکارانەی من بۆ خۆم پێم وایە مەسەرەن زۆر لە بەرپرسەکان و سەرکردەکانی ئێران ئیستیهداف کران و کوژران کەچی پزیشکیان سەرۆک کۆمارە ئیستیهداف نەکراوە قالیباف سەرۆکی پەرلەمانە ئیستیهداف نەکراوە بۆ بە پێی ئەوەی کە ئەو زانیاریانەی ئەوان هەیەەوە ئەو خوێندنەوەی دەکرێت ئەمانە لەو بەرەیەن کە زیاتر عقلانی تر و پراگماتی تر بیر دەکەنەوە و سیاست دەکەن بەڵام بێگومان توندڕەوەکان بە تایبەتیش ئێستا سوپای پاسداران و ئەوانە زیاتر دەسەڵاتیان دەڕوات و دەنجیان زاڵترە لەبەرەوە ئەوان ناتوانن ئەو قەناعەتە سیاسیانەی کە هەیەە پەیڕێی بکەن و مارەسەی بکەن لە سیاسەتی ئێرانیدا بۆیە ئەمانە هەمیشە وەکو کارتێک دەهێڵنەوە بۆ کاتێک کە بتوانن ئەوانە دەنجیان دلێرتر بێ و ئەوانە بتوانن قەرار بەدەستی ناو سیستمی جمهوری ئیسلامی بن. ئەمە یەکێکە لەوەوە سەرچاوی گرتەوەی کە پەیوەندی بە قالیبافەوەی کە بازەوەی دەکرێت کە دوور خرابێتەوە یان خۆی بە دوور گرت بێ. ینی کاکەوە تۆ پێ دوایە هێڵراوەتەوە بۆی وەکو بڕیار بەدەستێک مێنێتەوە بڕیاری کۆتایی بدا یانەوەی کام لە بەرێ ئەقلانی بیرەکاتەوە بەرکەوتنی بۆ دروست دەبێت لەگەڵ بەهێزەکانی نێو سوپای پاسداراندا. ئەوان ئێستا کە ئەمریکا طبعاً ئیسرائیل مەبەستێتی هەر ڕژێمەکە بە تەواوی بگۆڕێ بەڵام ئێستا پێم وایە گەیشتونەتە قەناعەت کە ڕژێمیان پێ ناگۆڕێ یانی ناتوانن ئەم ڕژێمە وەکو چۆن لە عێراق و لە وڵاتەکانی تری سووریا ئەوانە کە کردیان ئەمە ڕژێمەکە بە تەواوی بگۆڕن. ئێستا بیر لەوە دەکەنەوە گۆڕانکاری لەناو خۆی لەناو خودی سیستەمەکە بکەن بۆیە کار لەسەرەوە دەکەن پێگەی عقلانیەکان زیاتر بەهێز بکەن هەندێک جار هەیە ترەنباز دەکەن دەڵێ ئەوانەی ئێستا ئێمە گفتوگویان لەگەڵ دەکەین عقلانی ترن لەوانەی پێشوو و زیرەکترن دانێ پێگەی ئەوانە بەهێز بکەن بەرەبەرە ئەوانەی کە توندڕەوەکانن زیاتر پێگەیان لاواز بکەن و پاشەکشە بکەن و نەتوانن ئەو دەوریان هەبێت لە قەراری سیاسی بە تایبەتی ڕۆی پەیوەندی بە شەڕەکە و دانوستان لەگەڵ ئەمریکا و داواکاریەکانی ئەمریکاوە هەیە. لەبەرەوە ئەمە کار ئێستا پێم وایە بەشێکی گرنگ لە شەڕەکە و بەردەوامی ململانەکە لەوەدایە ئەو پێگەی ئەو لایەنە عقلانیانە زیاتر بەهێز بکەن و پێیان وایە پزیشکیان و قالیباف لەو تەرەفەن. بەڵێ ینی
ئەکرێت ئەمان هێڵرا بنەوە بۆ ئەوەی کە جا لێکێ لە کۆبوونەوەکانەوە کە کەشتێکی بیرخستنەوەیەکی لە کۆبوونەوەکانە دەڵێن نۆڤ ئەمریکی بێمنەتانە پێیوتون بە عوازەراقچی و قالیباف و کاتی کە کۆبوونیان دەکرد پێیوتون ئێوە بۆ ئەوە ماون بۆی گفتوگۆتان لەگەڵدا بکەین بڵێ ینی کەواتە بڵێ ڕەنگە ڕاستەخۆ پێیان وتون کە مان و نەمانتان بەدەزێمە ئێمە ئێوەمان هێشتۆتەوە نەمان کوشتون وەکو بڵی خاترمان گرتوون بۆی کێ گفتوگۆتان لەگەڵدا بکەین بێگومان ینی مەبەستیانە بۆیە ئەمە بە تەسەوری خۆم بەرەبەرە بەردەوامی جەنگ بۆ ئێران تەرەفە تونڕەوەکە لاواز دەکات ینی بەردەوامی جەنگ بەمانای ئەوەی کە ئاشتێکی تەواو و سەقامگیر دروست نەبێت چکە ئێستاش ڕاستە ئاگربەستە بەڵام جەنگ بەردەوامە ینی مەبەستم وایە جەنگ کە ئەگەر بێت و ینی ئاوا بەردەوام ئینجا بە ئاگربەست و بە لێدانی بۆمب و ئەوانە بێ ئەمە بەرەبەرە ئەو گەماروێش بەشێکی گرنگە لە جەنگەکە ینی پێم وایە ئێستاکەت ئەگەر چۆن کاتی خۆ لە زەنجی عراق ناولێنرا کەندا و زەنجی کەندا و دەبێت ئێستا ناو لەم جەنگەم درێن زەنجی هورمز چونکە بەڕاستی ینی هورمز ناونیشانە سەرچەکەیە و پرسە هەرە گرنگەکەی ناو زەنگەکە هورمزە هەردوو لە ئەو دەیەوێ گەروەکە داگیر با بڵێن بگرێت بۆ ئەوەی تەسیر لەسەر ئاستی با بڵێن وزەی بازاری وزەی جیهان بکە و نرخی بنزین و ئەوانە بەرز بێتەوە ئەمیشان دەیەوێت بە ئابووری ئێران زیاتر داتە پێنێ کە هاوردە و هەناردەی لێقەدەغە بکات بۆیە ئەمە ینی ئەم بەردەوامیە پێم وایە وا دەکات ئیتر بەرەبەرە چونکە ئەمە کاریگەری لەسەر ناوخۆی ئێران زیاتر دەبێت لەسەر کۆمەلگای ئێران لەسەر دەسەڵاتدارانی ئێران ینی ئێستا لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنی بەرەبەرە ئێران ینی سیستمی سیاسی لە ئێران دەکەوێتە ژێر کاریگەریەکی زۆری ناڕزایی خەڵکیش ئاخر ینی تاکەی ئەم بەردەوامی ڕاستە بەشێکی لەگەڵ ڕژێمەکەیە بەڵام پێم وایە بەشە هەرە زۆرەکەی خەڵکی ئێران لەگەڵ گۆڕینی ڕژێمەکەن لەگەڵ هیلانی کەم گۆڕینی سیاسەتەکانی ئەم ڕژێمن بەڵام بەدیلێکی باش و بەهێزیان نییە کە کۆیان بکاتەوە تا ئێستا ینی کێشە گەورەکەی ئێران لەوەدایە لەبەرەوە ئەمە دیسانەوە وا دەکا ئەم جاریان خەڵک لە بینی مفازەلە لە بینی میانڕە و توڕەوەکان بکە کۆتر و هەڵۆکان ینی ئەمانەی تر بەرەبەرە ئاخیری لە بەرامبەر ئەو بەردەوامی جەنگا و کاریگەریەکانی لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و ئەمنی وا دەکات ئەمان بەهێز ببن و با بڵێ میانڕەوەکان بەهێزتر ببن لە هینەکان تونڕەوەکان پێ وایە قۆناغی جەنگەکە و کاریگەریەکانی جەنگەکە لەو چل ڕۆژێ ڕابردوودا لە ئایندەدا دەرەکەوێت هێشتا ڕەنگە وەکو پێز لە ئێران و لەسەر خەڵکی ئێران ڕاستەخۆ دەرنەکەوتێ بێ دەرکەوتووە بەس ئەوەی کە کاریگەریە زۆرەکەی لە ئایندەدا زیاتر دەردەکەوێت دەزانێت چ کاکڕانکۆ ینی ئێران تایبەتمەندی خۆی هەیە ئێران بە حکمی ئەوەی کە لە ساڵی 1970 ئەم سیستەمە سیاسیە ڕێگ و ڕیشەی داکوتیوە چەندین جەمسەری هەیە کە لە ڕووی بڕیاردانەوە لە هەمان کاتدا لە ژێر با بڵێن گەمارە و ئابلوقەی ئابووری بۆ ساڵانێکی زۆرە توانیوێتی سیاسەتێکی ئابووری پێڕەو بکە کە ئیکتیفا زاتی دەستەبەر بکە بۆ وڵاتەکەی خۆی و ئەمانە وای کردووە کە مەناعەی سیاسی ئابووری زیاتر بێ بەرامبەر بە عینەکان و خۆی بگرێت ئێستا هەر وڵاتێکی تر بواە لە ڕاستیدا نەیدەتوانانی ئەوەندە خۆی بگرێ بەرامبەر بە گەمارە و بە هەمان شێوە ئەو شەڕە لە ینی دەوڵەتانی گەورەی وەکو ئەمریکا و ئیسرائیل و بە هەموو چەکە پێشکەوت و تەکنۆلۆژیا پێشکەوتووە پێم وانە هیچ وڵاتێشتر بتوانانی باەکە وەکو ئێران خۆڕاگر بێ بەڵام بێگومان ئەمەشیان سنووری هەیە ینی ئەم خۆڕاگریە تا سەر نابێ باشە کاکەوانی خوێندنەوەیکی دیکە بۆ ئەم جۆرە لە ئەگەر تۆ ناودنا بە خۆڕاگری ینی دەڵێن ئەمە بە بارمتەگرتنی خەڵکی ئێرانە ینی لەلایەن کۆمەڵێک سەربازەوە سپای پازاران خەڵکێرانی بە جۆرێک لەوەی بە بارمتەگرتووە و ینی مانەوەی خۆی و درێژەدان بەو نیزامی خۆی یەکسان کردووە بە مانەوەی هەموو ئێران و تیاچوونی خۆشی یەکسان کردو بە تیاچوونی ئێران ینی بەڕاستی هەندێک ینی ئەوەی کە پەیوەندی بە بیرکردنەوەی ئایدۆلۆژی و ئاینی ئەم دەسەڵاتدارانەوە هەیە زۆر خراپ ینی کاریگەری زۆر خراپ دروست دەکات لەسەر ژیانی خەڵکی کۆمەلگای وڵاتەکەی خۆیان ینی بە حکمی ئەوەی کە با بڵێن مەسەلە عەقیدەیەکە یان با بڵێن مەزهەبیەکە زاڵە و پاڵنەری سەرەکی سیاسەتکردنە لە ئێران ئەمە وای کردووە خەڵکی ئێران بەڕاستی زۆر زەرمەند بن لە ڕووی ژیانەوە
لە ڕووی ئابووری و خۆشگوزەرانیەوە. ینی بەڕای من ئێرانیەکان ئەگەر با بڵێن وەکو باسمان کرد کە ئەگەر عقلانیەکان دەور ببینن دەتوانن خۆ ئەو پرنسیپانەی خۆیان بپارێزن. بۆ نمونە هەندێک پرنسیپی تر هەیە کە یان با بڵێن هەندێک دروشمی تر هەبووە لە سەرەتاوە هەڵیان گرتووەی تر وازی لێبێنن تەصدیرکردنی شۆڕش بۆ دەرەوە ئەمە واز لێبێنن لە پێناوی باشکردنی ژیانی خەڵکەکەی خۆیان. لەگەڵ ئەمریکا ینی نەبن بە دۆست و بە پاشکۆی ئەمریکا دەتوانن بەڵام هاوڕێ ینی بە هاوکاری و دۆستایەتێک لەگەڵ ئەمریکا دروست بکەن دەتواننەوە بکەن ئەگەر ئەوە تا ئێستاوان لێ دۆخەدان ئێستانیان کردووە وەفدیان دێت بۆ بەغدا بۆی کە حکومەتی هایندی عێراقی لانیکەم بە دڵی ئەوان و دۆستی ئەوان بەڵێ ئەم ملانەیە زەرری زۆری لە خەڵکی ئێران داوە ینی لە ڕاستیدا ئێران لە هەموو ڕوێکەوە ژیانی خەڵک ژیانێکی زۆر ناخۆشە وەکو ئەو خەڵکەی دنیا ناژین بە حکمی ئەوەی هەمویان کراونەتە قوربانی بیر و باوەڕە ئاینی و مەزهبیەکەی خۆیان لەبەرەوە ئەمە پێویستی بە پێداچوونەوە هینەوە من بە تەسەوری خۆم وەکو باسم کرد ئەم جەنگە درێژە کێشانی ئەم جەنگە وا دەکات کە ئەم بیرکردنەوەیە لە ئێران بەهێزتر بێت ئەم بیرکردنەوە هەیە بەڵام لە ڕاستیدا تا ئێستا ئەو هێز و توانایی نییە بتوانێت ڕوبەڕووی ئەم سیستەمە بێتەوە و ئەم دەسەڵاتدارە تونڕەوانە بێتەوە کە ئێستا قانی بیرکردنەوەی بۆ خۆیان بژین خەڵکی ژیانی خۆیان بن دەتوانن حەلی وەسەط ینی لە بینی ئەوەی کە ئەتوو ببیت بە دوژمنی ئەمریکا و شەڕی ئەمریکا بکەی یان ئەوە تا تەسلیمی ببیت نەتەسلیمی شەڕی لەگە بکە و دژمنایەتی بکە لەو بینە وەکو زۆر وڵاتانی تر ئێخۆ ئێستا پاکستانیش دەوڵەتێکی ئیسلامیە توزانم ئەفغانستان ینی تالیبان حکومی دەکاتن وەکو ئێران ناکات ینی بەرامبەر بە ئەمریکا ئەمە چەندین دەوڵەتی تر لە ناوچەکەی هەیە سعودیا خەلیز دەوڵەتان مالیزیا یەک دنیا تورکیا ئێوە لە پاڵێ تێویژوە ئیسلامی و ئیخوانەکان حکومی دەکەن و کەسی بەشەکە ینی یەکێکە لە ئەندامە هەرە کاریگەرەکانی ناتۆ کە ئیسلامیەکان هاتنە سەر حکم لە ناتۆ نەکشانەوە بۆ نمونە ینی وەبەستمەوەیە سیاسەتکردن بەم شێوە وشکە بەم شێوە کە لە ڕقیە زەرری گەورە لە خۆت و لە وڵاتەکەی خۆت دەدەیت و ئێستا ئەمڕۆ جەنگ بوەستێ ڕەنگە 100 ساڵی تری بێت یعنی ئەگەر دایان ساڵی تر ڕەنگە پێویست بکاتن بۆ ئەوەی تۆ بتوانین وەکو پێش جەنگەکە بگەڕێتەوە ژیانی خەڵک و ئابووری وڵاتەکەت بگەڕێتەوە دیوێکی دیکەشی نییە بۆ نوێ ئێران لە ڕابردوودا زۆر ئیسفادەی لەمە کردووە یعنی ئێران سەرۆکوەزیرانی 4-5 وڵات ئەودای دەنا 4-5 وڵاتی بەڕێوە دەبرد ینی بەم سیاسەتی کە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە هەیەی کە وەکو باسم کرد هەم لە تەصدیری سەورە ئەو گروپە چەکدارانەی دروست کردووە لە ئەم لبنان و لە عێراق و لە سووریا پێشتر پشتیوانی لە بەشار ئەسەد دەکرد و لە هینی ژێمن هەم لە هەمان کاتیشدا ئیتر دەستوەردان لە ئەم وڵاتانەی دەوروبەر بە تایبەتیش عێراقیانی لە وڵاتەکانی تر با بڵێن ڕاستە لە لبنانیش تا حدێک بەڵام لە عێراق زیاتر دەوری هەبوو بۆ ئەوەی ئەو هەژمونەی خۆی بهێڵێتەوە وەکو باسم کردانی عێراق بۆ ئەمریکا وەکو حوشەی پشتەوەی خۆی دەبینێت لە ڕووی سیاسیەوە چونکە لە ئەو حەلقەی کە لە دەورێتی نەرمترین بەشی حەلقەکە لە عێراق دەگرێتەوە و هەناسەی ئابووری ئێران بووە تا ئێستاشی لەگەڵ بێت بەڵام کەم بۆتەوە لاواز بووە لە ڕووی ئەوەی کە ئەو گەمارەوەی لەسرە لە ڕووی ئەو پارە و دۆلارێک کە پێویستێتی بگات ئەو غازەی کە دەینێرەوە حاصل ئەمە تەفاسیری زۆر مەبەستم ئەمەی کردووە بەڵام تۆ دەتوانیت ئیتر لەمە دووە ئەمن و ئاسایشی وڵاتەکەت ئاسایشی نەتەوەی و نیشتیمانی وڵاتەکەت لە چوارچەوەی سنووری وڵاتەکەی خۆت بێ وە مامەڵەیەکی ئاسایش لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر و دنیا بکەیت و هەوڵ بدێ ئابووری وڵاتەکەت بۆ بژێنیتەوە ژیانی خەڵکەکەت خۆش بکەیت زیاتر ئازادی بدەیتە خەڵکەکە بەڵام ئەمەی نەکردووە کە پێم وایە بەردەوامی جەنگەکە ناڵم بەو شێوەیەکە من یان خەڵکانی تر لە ئێران دەیخوازن بەڵام بێگومان گۆڕانکاری لە بیرکردنەوەیان دەبێت باشە کاکەوە ڕوانینی چی ینی دۆخەکە بە چیەکە ڕەنگە ئەمە پرسیاری هەموو کەس بێ هەر کەسە بۆ خۆی زۆرێک لە خوێندنەوەیە بێ حەزەکەم تۆ بەڕێزت وەکو کەسێکی ورد و ینی خوێندنەوەت بۆی چی لێ خوێنی تۆ دۆخەکە بە چیەکە من بۆ خۆم پێم وایە ئەمە سەرنجام دەبێت ڕێکەوتن بکرێت وەکو گوتم ڕژێم لە ئێران ناتوانرێ بڕوخێنرێ هێشتا ئەو توانە و ئەو کەرستانە لەبەردەستبین بتوانێت ڕژێم بڕوخێنن و گرنتی ئەوە بکەن کە لە دوای ڕوخانی ڕژێمەکەش
چۆن بتوانن ئەم پانتایە جوگراکەکانیشی بن بەڵێ ئەو ڕەشانەی دۆناڵد ترەمپی جێبەجێ بکار ناڕوخێ بەڵێ ئەم پانتایە فراوانەی ئێران و ئەم دۆخە سیاسی کە لە ئێران هەیە زەحمەتە کۆنتترۆلکردنیشی زەحمەتە ڕەنگە ئیسرائیل زۆر حماسی هەبێ بۆ ئەوەی ئەو گۆڕانکارە بکرێ بەڵام ئەمریکا زۆر لەوەدا لەگەڵ ئیسرائیل هاوڕانیە بەڵام سەرنجام دەبێت ڕێکەوتنێک بکرێت بە تەسەوەری خۆم و من پێم وایە بەشێکی گرنگی یعنی با بڵێنەوەی کە پەیوەندی بە داواکاریەکانی ئەمریکا هەیە کە بە تایبەتیژەوەی پیتاندنی یۆرانیۆم و مەسەرەی چەکی ئەتۆمی ئەمە دەبێت ئەمریکا یعنی ئەو داواکاری بێتە دی و ئەوی تریان ڕەنگە ئیتر تەساهل بکرێت لەوەی کە با بڵێن ئەو پارە بلوکراوانەی ئەمریکا ئێران با بڵێن ئازاد بکرێن و بەشێک لەو گەماروانی لەسەر لا بدرێ و سزاکانی لەسەرەتی بگەنە نەتیجەیەک بۆ ئەوەی بتوانن بێ کۆتایی بە جەنگەکە بێن و لە جیاتی ئاگربەست با بڵێن ئاشتێک لە ناوچەکە جێگیر بێ بەڵام ئەمەشیان ئەگەر بیرکردنەوە لە عقلەتی سیاسی بیرکردنەوەی سیاسی ئێرانەکان ڕوونەدا بیستانەوە هەمیشە جەنگ دەستپێکردنەوەی جەنگ لە بەردەرگا دەبێت یعنی ئەگەری جەنگی ژەر بێزە بەڵێ بێگومان ینی ئاشتیش ببێ ڕێکەوتنیش ببێ بەڕای من هەمیشە ئەگەر بێت و گۆڕانکاری لە سیاستکردن لە چۆنێتی مامەڵەکردنی ئێران لەگەڵ دەوروبەر و لەگەڵ ئەمریکا نەبێت ئەم جەنگ دیسانەوە سەر هەڵدانەوەی جەنگ لە بەردەرگا دەبێت. سپاس دەکەم زۆر بەڕێز کاکا محەممەد سپاس بۆ بەژاریکردن لەگەڵمان خۆشەویستان لە دوای شوێکی کورد دێنەوە خزمەتتان.